زۆر بەداخەوەین بۆی کە تاکو هەموو ساڵێک لە 22 نیساندا کە هاوکاتە لەگەڵ دەرچوونی یەکەمین ڕۆژنامەی کوردی لەسەر دەستی بنەماڵەی بەدرخانیەکان لە ساڵی 1998 یادی ڕۆژی ڕۆژنامەگەری کوردی دەکرێتەوە و ئەم ڕۆژ بەم بۆنەوە سنتەری میترۆ بۆ داکۆکیکردن لە مافی ڕۆژنامەنووسان مەراسیمێکی تایبەتی بەم ڕۆژە لە پەرلەمانی کوردستان ئەنجامدا. ئەم ڕۆژ دوای تێبەڕبوونی 117 ساڵ بەسەر ڕۆژنامەی کوردستان سەرڕای بەردەوامی کاروانی ڕۆژنامەگەری کوردی، بەڵام هێشتا هەوڵی زۆرمان پێویستە بۆ چەسپاندنی دەسەڵاتی چوارەم و ئازادی کاری ڕۆژنامەگەری. هێشتا لێم هەرێمە یاسای ڕۆژنامەگەری لە کوردستان وەکو خۆی جێبەجێ ناکرێتن و وەک لە دوایین راپۆرتی سنتەری میترۆ بڵاو کراوەتەوە، هێشتا ڕۆژنامەنە زوور بەڕووی لێدان و تەقەکردن و شەیدبوون و ڕفاندن و هەڕەشە لێکردن بە شێوەی جیاجیا دەبێتەوە. بەپێی داتاکانی بەردەستی میترۆ ژمارەی پێشەلکاریەکان بە خۆشحاڵیەوە لەباری چەندایەتی بە بەراورد بە ساڵی ڕابردوو لە ماوەی ئەم 4 مانگە کەمی کردووە، بەڵام ژینگە و شێوازی پێشەلکاریەکان واتە لەباری بابەتی هەروەکو خۆی ماوەتەوە. لەلایەشتر بەوەی دروستبوونی شەڕ و هاتنی ڕێکخراوی دەوڵەتی خلافەتی ئیسلامی، داعش و داگیرکردنی بڕێکی زۆر لە خاکی عێراق و کوردستان، ئازادی ڕادەبڕین و کاری ڕۆژنامەنووسی لەم ناوچەیە لە مەترسی گەورەدایە. 117 ساڵ بەسەر دەرکردنی یەکەم سەرۆکی لێژنەی کاروباری کۆمەڵگەی مەدەنیش لە پەرلەمانی کوردستان ڕای دەگەێنێت 117 ساڵ بەسەر ساڵڕۆژی ڕۆژنامەگەری کوردی تێپەر دەبێت و کە بنەماڵەی بەدرخانیەکان خەباتیان کرد و پەرلەمانی کوردستانیش درێژە بە خەباتی ئەو بنەماڵەیە دەدات. 117 ساڵ بەسەر دەرکردنی یەکەم ڕۆژنامەی کوردیدا تێپەڕێکە لە 22 چواری 1998 لە قاهیرەی پایتەختی مسر دەرکرا. ئێمە دوای 117 ساڵ ئەمڕۆ لە موسسەیەکی گرنگی حکومڕانی کوردستانەوە یادی ئەو ڕۆژەکەینەوە و ئەمڕۆ پەرلەمانی کوردستان دەتوانێت درێژە بەو پەیامە بدا کە مقداد مدحەت بەدرخان و هاوڕێکانی لە قۆناغێکی هەرە هەستیار و بەرتەسک و لە فەزایەکە کە دەرفەت نەبوو لە تەواوی جوگرافیای کوردستاندا قسە لەسەر ئازادی بیر و ڕاو، لەسەر دەرکردنی ڕۆژنامە و لەسەر پرسەکانی پەیوەست بە بیر و ڕاو ناسنامەی کورد و کوردستان چوون لە قاهیرە و لەو قۆناغەدا ڕۆژنامەیەکیان دەرکرد بە ناوی کوردستان. سەرۆکی لێژنەی ڕۆشنبیریش لە پەرلەمانی کوردستان باز لەوە دەکات لە ئێستادا لە هەرێمی کوردستان ژمارەیەک دەستگای بیندرا و بیسرا و خوێندرا و بوونیان هەیە. بزاوی ڕۆژنامەگەری کوردیش پێی ناوەتە قۆناغێکی گرنگ و ڕۆژ لە دوای ڕۆژیش لەبەرەو پێشچوونێکی خێرادایە. خۆشبەختانە ئەمڕۆ لە کوردستان دەستگا و کەناڵگەلێکی میدیایی بە تەلەڤیزیۆن و رادیۆ و ڕۆژنامە و گۆڤار و ماڵپەڕی ئینتەرنێتی بوونیان هەیە. بزاوی ڕۆژنامەوانی پێی ناوەتە قۆناغێکی گرنگی و ڕۆژ بە ڕۆژش لەبەرەو پێشچووندایە. ئەگەر چی کاری ڕۆژنامەوانی لە کێم و کاسی بەدەر نییە و جۆرێک لە بێسەروبەری لە ئارادایە، ڕۆژنامەنووسانی بۆ گەیشتن بە سەرچاوەی هەواڵ و زانیاریەکان ڕوبەڕووی ئاستەنگەلی زۆر دەبنەوە. ماوەی چەندین ساڵە ڕۆژنامەنووسان هاوار دەکەن کە یاسایەک هەبێت تاوەکو بتوانن زانیاری بەدەستبێنن، بەڵام ماوەی ساڵێک زیاترە یاسای مافی بەدەستهێنانی زانیاری لە پەرلەمانی کوردستان دەرچووە و تاوەکو ئێستاش ئەو یاسایە کاری پێ ناکرێ و ڕۆژنامەنووسانیش هەر بەدەستپێنەدانی زانیاری لەلایەن دام و دەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستانەوە دەناڵێنن. بڕیار محەممەد، کەناڵی ڕێگا، هەولێر.